Mr. President, thank you very much. Distinguished members of the Security Council. پلاسخار لە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی جارێکی دیکە زەنگە مەترسیدارەکەی بۆ دەسەڵاتدارانی هەرێم لێدا. پەیامیش دیوە شاراوەکانی زەنگەکە ئاشکرا دەکات. جینین پلاسخار نوێنەری نەتەوە یەکگرتوەکان لە عێراق ڕۆژی 4 دەی 2022 لە بەردەم ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی ڕایگەیاند. دابەشبوونی ناوچەی سەوز و زەرد گەورەترین هۆکاری ڕێگریکردنن لە بەرەو پێشچوونی هەرێمی کوردستان و قۆڕەقکردنی دەسەڵات کە ناسەقامگیری دروست دەکات. پلاسخار بەوەش نەوەستا هۆشداری لە دواخستنی هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستاندا و ئاماژەی بەوە کرد ئەنجام نەدانی هەڵبژاردن لە کاتی خۆیدا مامەڵە نەکردنی گونجاو لەگەڵ خواستەکانی خەڵک باجێکی قورسی دەبێت. باسکردن لە باجی قورس لەلایەن پلاستخارد مەترسی کۆمەڵگەی نێودەوڵەتیە لە دروستبوونی پشێوی و تند و تیژی دوای بێئومێدبوونی خەڵک لە دواخستنی هەڵبژاردن و خەباتی مەدەنی بۆ پێی پارتی و یەکێتی تا سەر ناتوانن بە چەک و تەزویر کورسیەکانیان بپارێزن. قسەکانی جینین پلاسخارد ئاماژەن بۆ نزیکبوونەوەی کۆتایی هاتنی دەسەڵاتی پارتی و یەکێتی چونکە لەسەر ئاستی ناوخۆ متمانیان لەدەستداوە و بە زەبری چەک و پارە خۆیان سەپاندووە. لە ئێستادا وێڕای دواخستنی هەڵبژاردن ڕێگە بە خۆپشاندان و ناڕزایەتی چین و توێژەکان نادرێت و دەسەڵاتێکی ستەمکار و پۆلیسی حکم دەکات. ئێستا ئەوانەی حکومڕانی سلێمانی و هەولێر دەکەن لە هەناوی دەستگا ئەمنیەکانەوە هاتوون. مەسرور بارزانی لە سنووری هەولێر لە دەستگایەکی ئەمنی بووە بە سەرۆکی حکومەت. بە هەمان شێوەش بافڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی لە دەستگایەکی ئەمنیەوە بووە بە بڕیار بەدەست. ئەمە لە کاتێکدایە دەسەڵاتدارانی هەرێم لە ناوخۆدا ئازان و لە بەرامبەر عێراق و وڵاتانی دراوسێژ زەلیلن. وەک پەندە کوردیەکە دەڵێت شێری نێوخۆ و ڕێوی دەرەوەن. دەسەڵاتدارانی هەرێم دوای ڕیفراندۆم لە ماوەی 48 ساعتدا لە 151 خاکی باشووری کوردستانیان ڕادەستی عێراق کرد. لە ئێستاشدا سوپای تورکیا بە پاساوی پەکەکە لە 130 خاکی دهۆکی داگیر کردو و ئێرانیش تۆپ بارانی ناوچە سنووریەکان و ناوجەرگەی هەرێم دەکات. لە وتارەکەیدا پلاسخار لە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی ئاماژەی بەوەشدا ناوچەی سەوز و زەرد گەورەترین هۆکارن بۆ پێشنەکەوتنی هەرێم. ئەمەش دەرخەری ئەو ڕاستیەیە کە پارتی و یەکێتی لە 30 ساڵی ڕابردوو وەک دوژمنێک مامەڵیان لەگەڵ خەڵک و قەوارەی هەرێمدا کردووە. بە جۆرێک هەرێمی کوردستانیان کردوتە 2 ئیدارە، 2 هێزی سەربازی، 2 پەیوەندی دەرەکی، 2 خەزێنەی دارایی. ئەمە جگەلەوەی بۆ دەوڵەمەندکردنی کۆمپانیەکانیان هەر خەریکی بینە بەرزکردنەوە بوون لە بەرامبەردا کەرتی کوشت و کاڵ و پیشەسازی و پەروەردەیان وێران کردووە. پەیامەکان ئەویان لێ دەخوێنرێتەوە لە ئێستادا کۆمەڵگەی نێودەوڵەتی لە دەسەڵاتدارانی هەرێم بێزارن. ئەمەش لە کەیسی زیندانیانی بادینان و ڕێگری لە یەخستنەوەی هێزی پێشمەرگە و دواخستنی هەڵبژاردن ڕەنگی داوەتەوە. ئەمریکا و کۆمەڵگەی نێودەوڵەتیش تا ئەو کاتە دۆستی دەسەڵاتدارانی هەرێمن کە لەسەر کورسیەکە دانیشتون. ئەگەر میلەت هەوڵی گۆڕانکاری بدات هاوشێوەی کەوتنی حوسنی موبارەک لە میسر و بن عەلی لە تونس و ئەشرەف غەنی لە ئەفغانستان مامەڵە لەگەڵ دەسەڵاتدارانی نوێ دەکەن. ڕووداوەکانی مێژوش ئەوەمان پێدەڵێت چەک و پارە و کۆشکی گرانبەها فریای کەس ناکەوێت و زۆربەی دەسەڵاتە دیکتاتۆر و خۆسەپێنەکانیش لە دەوروبەری 30 ساڵیدا ڕووخاون وەک باعس لە عێراق، قەزافی لە لیبیا، حوسنی موبارەک لە میسر، عەلی عەبدوڵڵا ساڵح لە یەمەن، بن عەلی لە تونس. هەشیانە 20 ساڵ ماوەتەوە وەک کەوتنی دەسەڵاتی حکوومەتی ئەفغانستان سەرەڕای پشتگیری ئەمریکا و کۆمەڵگەی نێودەوڵەتی. ئەنجامی هۆشداری نێودەوڵەتیەکانیش ئەوەی لێ دەخوێنرێتەوە بەردەوامبوونی دەسەڵاتدارانی هەرێم لەسەر قۆڕەخکردنی پارە و کورسی و هێز هەرێمی کوردستان بەرەو هەڵدێر دەبات. گوێنەگرتنیش وەک سەردەمی ڕیفراندۆمەکە باجی قورسی دەبێت. جاری یەکەم نییە پلاسخارد هۆشداری دەداتە حکومڕانانی هەرێم. ساڵی ڕابردووش لە شاری هەولێر لە بەردەم دەسەڵاتداران وتی و مەزانن قەواری هەرێم تا سەر بەردەوام دەبێت. ئەم قەوارە ئۆتۆنۆمی ئێستا کات و قوربانێکی زۆری ویستووە هەرگیز وامەزانن ئەم جۆرە ئۆتۆنۆمیە هەر بە مسۆگەری هەتایی دەمێنێتەوە. هەر بۆ یەکڕیزی بۆمانەوەی ئەم قەوارەیە لەو پەڕی پێویستیدایە. لە مانگی ئایاری ئەم ساڵیشدا لە بەردەم ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی ڕایگەیاند پێویستە کۆتایی بە ناوچەی زەرد و سەوز بهێنرێت.